یەکی ڕۆژی کرێکارە، هیچ بزوتنەوەیەک ناتوانێت بیکات بەهی خۆی. کرێکار بڕیار لای خۆیەتی، بە تایبەتی کرێکارانی پێشڕەو ئەوانەی کە بە ئاگان و هەرسوڕاون لە ناو کرێکارانە، لای من بەڕاستی هەموو بڕیارێکی ئەوانە معتەبەرە و لە جێگای خۆیایەتی. بەرجەستەترین شت لای ئێمە لایحەی خواستە دەستبەجێکانی کرێکارانە. مەسەن بۆ نمونە زیادکردنی کرێکاران کە وەڵامدەرەوە بیبژێوی ڕۆژانەی خێزانێکی پێزنەفەری بێ، ئازادی مانگرتن و ڕێکخراوبوونی بێمەرجی کرێکاران، کاریان بیمەی بێکاری بۆ هەر هاوڵاتێکی ئامادە بەکار، چ ژن بێ چ پیاو بێ. ئیتر ئەمە لایحەیەکە ئێمە ئامادەمان کردووە کە ئەمانە خواستی دەستبەجێن کە ئەبێ هەموو ساڵێ ئەمانە لایحەی ئایاری پێڵین ئێمە بۆی بەرنامەی کاری ئیشی لەسەر بکەین و هاوکات مەسەلەی هەڵوەشانەوەی گرێبەستی کاتی و دامەزرانی ئەو کرێکارانەی کە بە گرێبەست کارەکەن، دەسەبەرکردنی مافی خانەنشینی بۆ هەموو کرێکاران بە موچەیەکی شایستەوە. ئەزانی ئێستا تەکنەلۆجیا شت پێشکەوتووە. یەک لەو خواستە بەرجەستانە منەڵێ بکە 7 سەعات کاری ڕۆژانە بە 2 ڕۆژ پشووی لەسەر یەک لە هەفتەیەکە، ئەمانە هەمووی لە زۆربەی شوێنەکانی دنیا ئەمانە بۆتە دەستکەوت و کرێکار بە خەباتی خۆی بەدەستی هێناوە.